هيا هون يا صالحة. شو وقرآن إبراهيم شدوه هيا ورا الإمام صالح. هيا أنا الورد كل بقرآن صالح لقندي تشتا قوماء عدو عقات هالليليا كل الصالح تيتخينو هلي. أمن كم تياري قرقم كل الشيرة كل الريمة فاشا خدش قلتي له أمن دميني هدي سبب أتوي صالح عالم حق يعني اللي بدأتو هردي. إيه باشا مختار هي تاوكا سوتم كبي حاتم إخو بابيان نكشتي أمن نیوەی ئاوایی کۆرە و سەقەت و شەل کردی هێشتا ئەتوو گازاندان دەکەی؟ ناحەقیان نییە هەرچی برێن و بکەن ئەرێ وەڵا حەقیتیان کو بالۆت بژمێرم بەو جۆتە جانبێزارەی چ لەو خەڵکەی کردیە چم لەو خەڵکەی کردیە هەر لە لای هێروە جارە پێشە هەمومان بە عومەری ئەوڵا زەرگەد وەدا ئەو عومەرە نازدارە و جوان و ڕێک و پێکەی ئەو قسە خۆش و گفتوگۆ خۆشەی وات پێوەدا لار و پتت کرد پیاو لە دە قسان قسەچی لێ تێناگا بەستە زمانێ لۆما ساڵح ئەتوو بویە دوو پشتیش ئاگار لە خۆر نییە بەرێ دیارە تو ئاگار لە خۆ نییە هەرگرتەکت لە عوسمانشینەی بەستە زماندا لەسەر قەراتێ ڕافرێتدا خوارێکەتە خوارێ چار پەراسی و شکات چار ئەوها لە ئەمکۆی عەلیقە نەقوتتدا بەخۆ بە عارەبانە و هێسترەوە عارەبانەی قرشەی هەردوو تایە لێتەقان هێستر کەتە بن عارەبانەی ڕانی گردە بڕشکە ئەمکۆ سەر و جێلاشی هەموو تێکس و شکان لێدا شێوە دەزانێت چی لێ هاتیە؟ چی لێ هاتیە؟ قەت برێ ئیشەشی دارەشی لەسەر بەردەشی پێ ناکرێەوە بوویتە تەزبیح فرۆش لە زادەی بە سەرگەردانیەوە دەگەڕێتن عەلیشیش لە گوندی نما تێک بەرنە لێ هاتووە کورە سالە عەلیشیش تێک بەردا هەمووی کورە دینگ ئەتوو دینگت تێکدا ئەو دینگە گەورەیە ئەو دینگەت هەموو تێکدا مارد کاون نەبێ ئەرێ وەڵڵاهی کوڕی عوسمان عەلی نابینی کوڕی عوسمان عەلی ئەو کوڕە نازدارۆکەی نییە ئێدە فەرموودێ ئەلعانە شیرەوە بە شەقرە و داری دەڕواتە ئەخەتو لێوە دەکەی لۆما ئەمە بروستم چاوەکانت سالە کورە چاوەکانت ئەو خەڵکەی نهێشت کورە زگەکت بەو خەڵکەی بسووتێ لەو خاتری خوا پێغەمبەری ئەنگۆ بێن ئەنگۆ توخوا هەکو چاوەکانم چ بەلایتی ئەوە بابت وەی گۆت بەڵێ مام سارح یعنی بابت دەیەوێ ئەمە بمە سەبەب کاری نەناو بردننی مەڕ و ماراتی ڕەشیدی ئەلێ وەڵە مام سالح لۆما ئەمە دەبا بەمە
برێ بابت نەبیتە پیا و دەیکەمە پیا و دەتاکەمە فلیم وەڵڵا بابە باش دەزانم ساڵح ئەمە دەزانم وەڵڵا کاکە بە خودای پیاوی چاشی کورە تو ناتوێت کەس لە ئاوایی زەرەر بکاتن کەس ئەزیێت خۆ لە دەستن بەس گەرەک ئاسانە کاکە ئەتو جێ بدە ساڵح یان باسی کەس مەکە کاکە مەتخی کەس مەکە و زەمی کەس مەکە یان ئەگەر هەر بەخۆش ناوەستی دەبرێ ماشەڵڵا ئەو کابرایە چەند ڕێکە سبحانەڵڵا ئەو دارە چەند بەرەشی چاشی گرتیان بامچە خواوات پێت دەرێم بە خودای بەدەستە خۆم نییە ئەمن لۆم نایە کە لۆم نایە کە ناتانم برێم سبحانەڵڵا ماشەڵڵا لۆم نایە کورە خۆ گەرەک ئاسان ساڵی چەندە زەحمەتە ماشەڵڵا ئینشاءالله سبحانەڵڵا کە لۆم نێ ئەمە چ بکەم باشە ساڵح خۆ لە هیچ شار مەقتێنە لە ئاوایی هەموو شتەشی برێ ئەوەیم بەرێ عجزای بەم کورە لا حەولە وەلا قووەتە ئیلا بالله باشە چارە لەگەرت و کورە و خەرکە هەموو وەخت ئاوایی بجبێنن ئێمە چم لەوان کردیە لا حول ولا قوة إلا بالله ئەو زۆر لەگە ئەو کابرای تێکە و فڕکە وەرە کاکە وەرە با بڕۆین وەرە هیچ درێ خۆت مشەوەش مەکە و خۆشت عاجز مەکە بابێ من کاکە زەرەرەکە چییە پارەکە ئەمن دەدەم و خلاص و بڕا خۆی خۆم عاجز ناکەم مام عەولا بەس ئەمن هەیتم نیتم لە داری دینیا ئەو چێ لەمانێ ئەوە مندا چاوێ لێ وەستە سەری سال لەو لای دەچێنن لەو حشکە ساریەی هەتا بە خێومان کردیە ئەوە قەول بلۆمان بزێ لەبەر هەندێ لا حول ولا قوة إلا بالله ئەوە گوتو دەمی مالم دالەکەویش کرد باش ئەوە کەینێ ئەوها بۆ لێ وای دونیا لە ڕێی گاڕانی ئەو تیرەی لێدایە برێ ئەوها لە دوونێ لە ڕێگەن لە گاڕانی گاڕان لەو مالێ دێتەوە ڕاستەویش برێ لێدا ساڵح تیری خۆی لێدا بەخوای لێدایە ئەوە چی لێ هاتبوو ئایب نەبی نەی بەری هاویشت لەباری ڕۆشت دەوی مالم دارەکە حیش وەرە ساڵح چنما تو تیری لە چێرێش بدەی لەو هیچکە سالیە ئەوجا ئەو جەوەرە ساڵح تیر داوێ لێ دەدا دەکوژی ئەمن دەبی زەرەرەکەی بدەم های لەو بۆرە خزماتی بابە بریە ئەو بۆرە خزماتیش نەبایە دەلیل وەڵڵا تاومان کرد دەلیل هێشتا شارەزای ساڵح بروس چی نەبووی ئەوە کوزانیت هەوڵا خزمێ منە کەس لەما دەچی لەکن ئەوڵا شکایەتم لێ بکەی وەڵڵا دەبی وەت لێ بکەم کوبرم بە چێرەکەت هاویشت ئەو هادەبی ئەتوش لە پیاوەتی بێکم ئەمە ساڵح بروسکم ساڵح ئەتو ناوت هەر ڕۆی ڕۆی کورە تەی چ دەبیوان ساڵح بەرێ ساڵح دەزانی خەرچی ئاوایی نیوەی زیاتر سوبەینا لەگەر گەردی بەیانی لە گوندی دەچن دەرێ ئەدی ئەوە لۆز بارەی دەچن نانەرۆ شایی دەچن شایی ئەدی چێخوا بە مەزەندەی خۆت
ئەدی باشە خەچی گوندی لێکرا هەمووی گوندی بەجێدێنێ ئەدی چۆ دەچنەوە کورە لە ترسی تو خانە خراپ ئەوانە ئاوایی بەزی دێنن لەو ئاخارێ پەر دەبن حتا دنیا تاریک دادێ ئەو زەدێنەوە ئەوش کو بەپانە دزە نەکوت و ببینن نەکو بیان بینی دەرێ چۆخوا بە مەزەندەی تو مەزەندەی تو ئەگەر ئەمن لە بە خاتری تو هەموو سوبەینان بە پێشیان خەوم لە گەریان بچم چاکتر نییە ڕیان پێ پیشامدەم وەڵا بابە تەکبیری کرد و لێ بۆ ئەمن دەرێم چێ ئەتو دەرێت چێ کورە ساڵح ئەوانە لە ترسی تو هەردێن لە ترسی تو لە ترسی ئەو دوو تیرەت ساڵح بروسێک ئەها ساڵح ئەگەر ڕۆژەشێ توش نەبووی ئەگە تۆری ئەو هەموو کەسە لێ نەبووە ئەمن حەمەد نیمە خزمینە ئەگەر ئەمن بۆ مەزەندەی من شتەی لێ بزانم ئەو کابرایە دێ خەرچی ئەو مەتقەی نییە ئەوە درێ میوانە بلوورێ مختار چەندقیت دەڕواقیت ها درێ نێرکە کاردیە کورە ناوی خوابینە ساڵح ناوی خوابینە بابەکەم وعليكم السلام ورحمة الله وبركاته بخير بي خير بي أو جماعة شيطان وبحسي من ذاكر أم لولا رادات بقيت قوزي باشا لخورة بربما أم بلاش برنامج ما دبيني سالة بيوش دودا أي خواب تقولي أري والله دي تسلك كونا سرا وسر بحر دي دادا والله كاكا الشيبي لصالح زيادة الكسكة بس دنيا كده برايمي خزمينا من قول يان شكا يان درزها بس بين بلين شا صالحة ئەگە مەقسەدت ساڵح بی ئەلحەمدولله ئەمە هەموو ساڵحین ئەو دەبی مەقسەدی چێبی مقصدي والله مقصدي أتوا كاتشخم أو صالحة هدو صالحي لسخيران ئەرێ وەڵا کاکە ئەمنەوە مەرێ وەڵا عكو لو دو چاوزقي ئەرێ جەماعە ئەنگۆش بەرچاوتان تاریک بووە یان شەودا نانا إسرعات بك صالح بسري تو هر أتو بتاني دنيا دي بوترشو بسري تو أجر فيل هي كركدنش هي ها ئای قڕت بەسەری ساڵح کورەوە چ تیرێک بوو لێدا کورە خۆ کۆرەی کردم كرة سند ما بيجوتي كرة سند بيجوتي حمد سندي بيجوتي كرة بري ما شاء الله وشي اشتك الجديد بتقول بقى ما شاء الله سبحان الله كرة كاتشي من مخلوق إخوة قالك زورة شتي جوان قالك زورة إخوة أو تساوي دايني بي بيبينين يعني تسمان لي بي كم دي بيتو أجر شتشي جوان ما عندي بري ما شاء الله